کارگه لسلیمانی 4 جورن دیفیوزر و دکتان یعنی و گواستنا هوای دروز دکن. پروژه نیشتجیبون و آواهی بلند لسلیمانی و کردستانه بر همین و کارگه بکار آنینه. چوانیا دروست کرنا دیفیوزر و دکتان دناوا و کارگاه سلیمانی ده مدرن دک ده ببینن. پیشوچونا پیشسازی و بیناسازی لکردستان و دروست کرنا به دهان پروژه نیشتجیبونه و آواهین بلند لعراق و تایبت لکردستانه بویا فاکترک کارگین کردی و ین تایبت به برمانینا کرستین بیناسازیه و بکفنه کارو بر همین کوالیتی برس درست بکن. لنافچه پیشسازیا تانجرو لروشالات باجار سلیمانی کارگاه مدرن دک هاتیه آوا کرن. اف کارگاه بجدارت کرد بیناسازی ده به برهمن خواه جبودانانا سیستم گرم کرن و سار کرنه ین و گواستنا هوای دناوا آواهیان ده. اف کارگاه به دهان قباره و جورن دیفیوزر و دکتان درست دکه. الباجار سلیمانی اف گنجن ناوا اوی کارگاهی دا کار دکن. دکارن همو جورن دیفیوزر آنکو دوی دکتا یا جدمی دکت دوی کارگاهی دا درست بکن. اف کارگاه کاریه هندک جورن دوان دیفیوزر داهنان اتدا بکن و بو یکم جاره کل سر آس کردستان و عراق اف کارگاه درست دکن. تمام دمیده اف کارگاه اش بود درست کنه وان دیفیوزر و وان دکتا مواد خواه المنیومی او کارتین و که مواد خام بود درست کنه وان دیفیوزر همو جور شوازه کی و قباره کی هم لباجار سلیمان نوا کارگاه که المنیوم دا چه دیگن به همو دیزاینه که او بخوازن دوان دا هنانام بکن او نوان دیفیوزران دا کل ویری درست بکن جبخوا دیزاین دیگن و درست دیگن و تینه ویری کارت داد دیگن افگن جن هنه دناوا او کارگه دا دکارن به همو شواز و قباره و دیزاینه که اوان جورن دیفیوزران درست بکن بینرم برنامه میدین کردستان از دلیر تلیمه ده برنامه که نو یا برنامه ما یا میدین کردستان از این گل هبم از این نشانی هوا بدم چوا افگنجه چوا اف کارگه وان جوره دیفیوزران هم دکتان نوا اوی کارگه دا درست دیکن افجر گل مبن ئەمە کارگەی مۆدەرنتکس لە ساڵی 2020ەوە دابەزۆیتە بازاڕەکانی کارکردن بە دکت و دیفیوزەر سەرتا تەنها بە دکت بەشدار بووین بەڵام لە دوایە هەستمان کرد ئەم دکتە نەقسێکی هەیە کەواتە دیفیوزەرمان هێنایە بازاڕەوانە دەستمان کرد بە بەرهەمهێنانی دیفیوزەر وەکو جەماعەتی بازاڕی ئەلەینیا لەناو خەڵکان ناسراوە بە دەمی دکتەکە ناسراوە بەشێکە لە ئەکسسواراتی دکتەکە ئێمە سەرەتا لە تورکیا لە ئیمارات لە ئێران ئەم بەرهەما هاتە ناو کوردستان بەڵام ئێستێمە لێرە خۆمان بەرهەمی ئەهێن لە ناو کارگە بە کوالەتیکی زۆر بەرز ئێمە کە دەستمان کرد بەم ئیشە سەرەتا بۆ من تۆزێک قورس بوو وەکو ئافرەتێک کە کارگێکی ئاواهی بەڕێوە بەرم توانم سەرپەرشتیاری بیسکرێ کار و مەجموعە مهندیسکەم و بتوانم تیان گەێنم کە ئیشەکە چۆنە بەڵام بە تێپەڕبوونی کات هەستم کردێتر هێواش ئیشەکان ئەتوانم کۆنتترۆڵیان بکەم لە ئێستا من ئەو فراوانی و ئازادەمیەوە بە مهندیسەکان کە مەسەلەن یەکێ لە مهندسەکان تەلەفۆنم بۆ کاڵم من ئەم دیزاینە لە مێشکمایە بەس نازانم کێ بەم کۆستمایزەکە من لێرە بە تایبەتی بە قیاسێک کە خۆی بێ دروستیەکەم یا هەنێ بەرهەم کە پێشتر هەر نەبووە من ئێستا لە ناو کارگە بەرهەمی ئەهێنم مەسەلەن 30 دەرەجەی یا 15 دەرەجەی بەرهەمێنم لوڤەر بەرهەمەهێنم اف کارگاه دو بشه بشه یکم برای هنک آمیران و کار دستی 4 مدل دیفیوزران درست دکن به دهان قباره و دریجایی هیا 5 متر و 9 سانتی متران دکارن درست دکن
هر مدلێکی ji bo direkê têdanîn anko hinek ji bo banê joran yên din jî bi dîwaran ve. ئێمە لە بەشی دیفیوزەری مۆدێرن دەکت بە ستافێکی وەسای شارەزا و کارامە هەڵەسین بە دروستکردنی دەمی دەکت بە باشترین کوالیتی و ورترین تەکنیک بۆ سیستەمی HVAC. دیفیوزەرەکانی ئێمە لێرە ئەڕێنجمنتێکی باش بۆ ئایر فلۆ ئەکەن واتە دابشکردنی هەوا بە شێوازێکی ستاندارد و هەروەها کۆنترۆلی نۆیزەکەن واتە کۆنترۆلی ژاوەژاو و سەوتی هەوا ئەکەن. ئێمە لێرە 5 وەسای کارامەمانەیە کە ڕۆژانە ئەتوانن 500 متر لە دیفیوزەر دروست بکەن کە بە کولی بەشی 10 ڤیلا ئەکەن. ئێمە 4 جۆر دیفیوزەر لێرە دروست دەکەین کە پێکدەن لە سلۆتەکە ئەتوانین بە سەپڵای و ڕیتێرن بە پێی پێویستی بیناکە دروست بکەین و هەروەها گریلمانەیە گریلی فیکسمانەیە کە ڕاستەوخۆ هەواکە بە شێوەیەکی ستاندارد دابەشەکە و هەروەها گریلی 15 دەرەجەی و 30 دەرەجەی مانەیە کە ئەم دوانە بەکارهێنێن بۆ نێوچەوانی بینە هەواکە ڕاستەوخۆ بەرەو خوارەوەیەت وە کوالیتی مەوادەکەمان ئیماراتی ئەسڵیە بە کوالیتیەکی زۆر باش دروست دەکرێت بە قیاسیەک کە لەسەر خواستی داواکار ئێمە بۆی دروست دەکەین بە هەموو قیاسێک. افکارگه کاریه به دهم پروژه نیشتجیبونه خستخانه، کلیش، قطابخانه و هتل و آواهی بلند سیستم و گاستنا هوایی گرم و سارد جبوان لیدی فیاساین اندازه جیهانی جبوان درست بکن. من مجموعه پروژه زۆرم کردووە مەسەلەن گاردن ستیم کردووە شاری دایکم کردووە شاری ئارام کردووە چوارچرام کردووەمانە هەموو لە ناو سلێمانیا کردومە لە هەولێر ماسیلسمان کردووە. من وەکو خۆم لەسەر قسەی کە حاجی باوکم کە ئەڵە مزگەوتەکان مەکتەبەکانەوە بە شێوەیەکی خێرخوازی ئەیکەین تەنها بە ساری مەوادەکە و بە ساری مایەکاری ئەیکەین وەکو پرۆژەی پارک حەفتا و حەوت کە ئەوان شتێکم بۆ دروستکردن تایبەتە بەخۆیان کە پێڵێن فتحەسیانە و لە شێوەی دیفیوزەر و گریلایە ئەکرێتوانە ئەم شتە یەکەم جار لە عێراق دروست کرا و تایبەت بە پارک حەفتا و حەوت دروست کراوە لە ئێستاشان لەسەر خەتین لە عقد ئیمزاکردنەوەی لەگەڵ پرۆژەی بەکرەجۆ هێڵساکە ئەوانیش دووبارە پارچەیەکمان بۆ دروستکردن کە کەستۆمایزە بۆ ئەوان کە ئیتر لە مامەلەکانی ترا بۆیان جێبەجێ ناکرێت تایبەت لەگەڵ مۆدەرن دکتا تعامل ئەکەن لەبەری بتوانێت ئەم پارچانەی کە مهندسەکانیان کەستۆمایزیان کردووە تایبەتە بەخۆیان لە مامەلەکەی نابۆیان دروست کرێت. برهمه و کارگه جبر بها و کوالیتی وان کاریه ببن سدم خلق هرما کردستان دزبرداری برهمین ایرانی و ترکی و ین ولاتن دن ببن. اف پارچانه اوا دسته من دا جرات بیجن ولیوم دمپر اوا دکوت ناف بینا دکتا دا جبو کنترول کرنا هوایه یانکو هوای توشه را گیری یانجی توشه دیسان بینی یانجی به چه قیاسه که به چه قوته که هیزه که تتخوازی هوا بیتت ناوا اوی جه دا او جه لیتت بکار آنین اف پارچاهنه لامارات هاتیه چه کرن همیش لترکیه جیتت چه کرن و تیتت ناوا کردستان و عراق ده بله اف کارگه هاتن صح کرنه اوی پارچاهنه اوا دسته مدا کجا بجن ولیوم دمپر جی کوالیتیا و جی کاری و هنت لی راضی نبوینه جبرویه که چی کرنه هاتنه اف ولیوم دمپرر هنه به همو شوازه که و سایزه که اوان چه کرنه هم جی قفلاوی جی تونتر چه کرنه هم جی اف پلیت تیدا تیتا کار آنین پلیت باشتر وام کار آنینه تحمل گرمای و سرمای بکت یا زیده تمام دمیده برگیریا جنگار بکتن آنکو گلبانایزا اوی پارچه هنه جگله که جه او پارچه الامارات یا ترکیه تا چکرم باشتری جه همجی جه آلی نرخی و جی نزیکی نرخی اواش ترکیه و المانیا تا بش دوام جه کارگه درست کرنا چند جورن دکتانه آنکو ریوروین و گاسنا هوای برای آمیران و سیستم الکتریکی وانجوره دکتان اف کارگه دکاره درست بکه اما وەکو کارگەی مۆدێرن دەکت بۆ بەرهەمێنانی دکتەکانمان دکتەکان بە سێ جۆر دروست دەکەین دکتی لاکێشەمانەیە دکتی خڕ و دکتی ئۆفڵ یاکو
دکتی هێلکەی کە بۆ بەکارهێنان یا بۆ دروستکردنیان لە جیازی مێکانیکی و ئامێرە وردەکان بەکارێنین هەروەها بۆ دکتە دروستکردنەکانمان کە لە پلێتی 04 هەتاکو پلێتی 02 بەکارێنین ینی بە پێی تەڵەبی بەرامبەرەکەمان هەروەها دکتەکانمان ئێمە جیا لەوەش ئەتوانین بە پێی عەزلکردن چەند شێوازێکی عەزلمان هەیە عەزلی حەراریمان هەیە عەزلی سەوتمان هەیە عەزلی و ساردی و گەرمیشمان هەیە کە ئەمە خۆی تایبەتمەندیەکی جیاوازە بێ هەروەها دکت دروستکردنەکەی ئێمە لە ڕۆژێکە توانای ئەوەمان هەیە لە کاتی دەوامە بۆ نمونە لە 10 ساعتی یا 8 ساعت کە لە ڕۆژێکە ئیش دەکەین ئەتوانین تا 300 تا 400 مەتریش ئیش دروست بکەین ینی دک دروست بکەین بەڵام هەڵواسینەکەی یاکو لەسەر بینا ئیشکردنەکانی بە پێی تەڵەبەکە یا بە پێی کاتی ئیشەکەی کە بتوانین چەند ئیشی تیا بکەین. ev kargehe ji kargehên yekemen li Kurdistanê divî buwarî de. Ji ber vê yekê endazyarên kargehê birêya programên endazeyî û dîzaynên nûî harîkariya endazyarên projeyan dikin ji bo dabînkirina van cûre sîstemên veguastina hewayî di nava wan avahiyan de ewên ew ava dikin. وەکو ستافی ئەندازیاری مۆدێرن دەکرد پێکهاتوین لە چوار ئەندازیارێکی دیزایانی بەشی دەکرد ئەندازیارێکی دیزایانی بەشی دیفیوزەر کە ئەمانە سەرجەم کارەکانمە بە بەرنامەی ئەندازیاری تایبەت نەخشەسازی بۆ دەکرێت و هەروەها بە ستانداردەکانی بەسرا تەطبیقەکرێت و دوو ئەندازیاری موقع ئەمانەیە کە سەرپەرشتاری پرۆژەکانمانەکەن بۆ ئەوەی لە مەرج و ستانداردەکان لانەدەن وەوە کاری دەکەت بە شێوەیەکی گشتی لە پرۆژەکاندا سایە پێنجی کۆی کولفەی دروستکردن دەگرێتەوە بەڵام زۆر گرینگە کە ئێمە ئەو دیزاین و سیستەمەی بەکارهێنرێت چ جۆرە دیزاینێک بەکارهێنین لە بەتایبەت کە لە جێوی کوردستانە کە هاوینێکی زۆر گەرم و تاقەت پڕوکێنمان هەیە وازستانێکی زۆر سادشمان هەیە بۆیە زۆر زەرورە حەقی تەواوەتی بە هەواسازی بینا پرۆژەکانمان بدەین. ev dîfyûzerên ev kargehe dروست dike ji alüminyumê kargeha dine her li bajarê Silêmaniyê û bi kualitiya îmaratî ev alüminyuma tê naskirin û ev kargehe berhem tîne. یەکێ لە پۆینتەکانی تری من کە من زۆر ئیسفادەی لێ یەکەم ئەوەیە کە باوکی من کارگەی ئەلەمینیۆمی هەیە لە کاتێک کە من بیرۆکەیە گێتە مێشکوانێمەوێ بەرهەمێکی تازە بەرهەم بێنم پرۆفایلەکەیم نیە لەم ئەلەمینیۆمە تەلەفۆنەکەم باوکە فلان پرۆفایلمەوێ بۆم دروستکامەوێن بەرهەمە تازە بکەمە بازارەوە لە ماوەیەکی کەما مەجبورنیم بڕۆمە سین بڕۆمە ئێران پرۆفایل بێنم یا چاڕێ ئەلەمینیۆم کەم بۆ ساڵێک بۆ مانگێک بیا مەوادێکی کەم داوا ئەەکەم کە من تاقیکردنەوەی لەسەرەکەم ئەیهێنم مەوادەکە دروستەکەمەوەی کەمە بازارەوانێ ئەمە زۆر فراوانێکە بە مهندسەکان مشتریەکان لەگەڵەوەی کە سعرەکەم کەمە کوالەتی شەکانم بەرزە خێرا دروستی ئەەکەم ینی سارێکی تەنافوسیە لە بازارە بۆ من. Hebûna evê kargeha alüminyumî li nêzik evê kargehê derfetek baş daye kargehê heya bikare her tu dîzaynek hebe ew bikarin difyûzerên xwe pê dروست bikin. ئێمە وەکو کارگەی ئەڵماس بۆ توانەوە بەرهەمێنانی پرۆفایلی ئەلەمینیۆم بە ستانداردێکی جیهانی توانیمانە لێرە کارگەیەکی مۆدرن دابنین لە دروستکردنی پرۆفایلی ئەلەمینیۆم لە توانەوەی سکرابی ئەلەمینیۆم تێکەڵکردنی لەگەڵ مەوادی خام و دروستکردنی قاڵبی ئەلەمینیۆم لە لای خۆمان بە جیازی زۆر پێشکەوتوو بە دەستی کارامەی زۆر پێشکەوتوو و دەستەبەرکردنی کاری ناوخۆ توانیمانە سوودێکی باش بە بازاری ناوخۆیی بگەێنین و بەرهەمێکی زۆر باش بکەینە بازارەوە
لە هەمان کاتە کارگە ناوخۆیەکانی وەکو کارگەی مۆدرن دەکت کە بە ستانداردێکی جیهانی کار دەکەن لە بواری دروستکردنی دەکتی هەوا دەفیوزەر پرۆفایلەکانیان بۆ حازر دەکەین بەو شێوەیە کە داواکراوە هەندێک لەو قاڵبانەی کە هەیەە بە شێوەیەکی کەستمایز کە گۆڕانکاریان لە دیزاینەکانیان ناکردووە توانیانە باشترتری بکەن ئێمە توانیمانە لێرە قاڵبەکانیان بۆ دروستکەین بۆیان دەستە بەرخین وەکو پاڵپشتێک بۆ دەستیکاری ناوخۆی و بۆ کارگە ناوخۆیەکانیش. ئێمە لە کارگەکەمان تقریب 13 کەس لێرە ئیشەکە کە هەمویان کوردن و خەڵکی کوردستانن هەمویان شارەزایی هەموو ئیشەکان هەیە ینی زۆر ئاقلن هەمویان گەنجن ئەوەی کە زۆربیان گەنجن لێرە ئیشەکەن هەمووشیان شارەزایی ئیشەکەیان هەیە بۆ نمونە لە هەموو بوارەکانی ئیشەکەی ئەتوان ئیش بکەن بۆ نمونە دکتێک کە دروست دەکرێ 7% ڕەدەکات تا دروستە بێ ینی لە پلێت ڕاکێشان لە CNC کات جیازەکانیش کە بتوان ئیشی پێ بکەن هەر هەمووی تایەتەوە کۆتایی دکتەکە تەواوە بێ تقریب 6 بۆ 7% تێپەڕێنێت تاگاتێرە ئەمە بێ بە هۆکار هەر هەموو ستافەکانمان لە هەموو ئەم فڕۆسانە ئەتوان بە جوانی ئیش بکەن ینی ئێمە خللمان نابێ بۆ نمونەگەر کەسێک نەبێ یا نەفرێکمان نەقس بێ هەر کەسێکیان ئەتوانێت لە جێگای ئەوی تریانە ئیش بکەن. من وەکو خۆم داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان کە تۆزە زیاتر هاوکارمان بکە مەسەڵەن کە من وەکو خانمێک بەتەنیا هاتوومەتە ئەم بوارەوە کە بوارێکی قورسە زۆر خانم نایەتە ناوی ئەگەر حکوومەت تۆزە زیاتر هاوکاریمان بکە من دەتوانم خانمی زیاتر بێنمە ناو ئیشەکە منێکە لە سەرپەرشتیارەکان و کە سەبقەوتەکانی ناو کارکەی خۆم ئافرەتێکە من زۆر سیخەم بەتوانایم ئافرەتە هەیە یانێکە لە خاڵەکانی تر کە حکوومەت دەتوانێت یای هاوکاریمانکە ئەوەی کە تەنها لە پرۆژەکان یا لە تەندەرەکان یا بنووسێ با بەرهەمەکان خۆماڵی بن با لە ناوخۆ دروستکرابن یەکێ لەوانە کوالیتی شەکانی منە کوالیتیەکانم زۆر بەرزە بۆچی ناتوانم لە پرۆژەکانی حکوومەت بەکاری بێنم ئەتوانم بە سارێکی زۆر کەمتر بە نرخێکی گونجاوتر بە کوالیتیکی زۆر بەرز ئیشەکانی حکوومەت کەم وکاتە لە جیاتی 20 کرێکار 50 کرێکار دابینەکەم لە جیاتی کارگەیەک 2 کارگە ئەەکەمەوە 3 کارگە ئەەکەمەوە من لە توانەکانی خۆم ڕائبین لە توانەکانی کارگەکە و لە کوالیتی شەکانی خۆم ڕائبینم کەواتە توانم معاملەکە گەورەترکەم پرۆژەی حکوومەت دەگرمە دەست ئیشەکانی حکوومەت بەڕێوە ئەبم گەنجی زیاترەکەمە سەرکار ئەو زەختە لەسەر حکوومەت لە ئەبم کە مەجبور بێ هەموو گەنجەکان تاینکە نە بە گەنجەکانی بێتە لای من ئیشکە لە جیاتی خانمەکان لە ماڵەوە دایشم با خانمەکان بێن من خۆم خانمێکم لێرە بەڕێوبەرم بە ئەوکانی لەژێر دەستمە ئیشەکان خانم بن من ئەزانم ئیشێ من بە خانمێکیش ئەکرێ بە تایبەتی بەشی دیفیوزەر کە ئیشێکی قورس نییە ئیشەکە تەنها بیرکردنەوە و تەرکیز و وردی ئەوێت ئەم وردیش زیاتر لە ئافرەتا هەیە وەک لە پیاوە کەواتەگە من تۆزێک سەپۆرت لە حکوومەتەوە وەرگرم منە توانم هەلێکی کاری زۆر گەورە بڕەخسێنم پیشەسازی زۆر بەرزکەمەوە لێرە. بەشداربوونا بەرهەمێن کارگەهên meyên Kurdî di nava pêşveçûna bînasazî û avakirina avahiyên bilind de li Kurdistanê destkefteke ji bo endaziyarên Kurd.
سیستمên vegasina heway birêya berhemên evê kargehê kualitiya van avahiya bilind kiriye li cem nîştecîbûyên van avahiyan. Ev jî Made in Kurdistan e, ev jî li Kurdistanê hatiye drûstkirin û beremayî.